سڵای خۆی گەورەتان لەبێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن لە ڤیدیۆی ئەمڕۆیە بابەتی خوێندکارێکی تر ئەپێچینەوانێ واتە ئامادەیەکەین کە لە پۆلی چەنە لە پۆلی شەشی سەرەتاییە وەکو بەڵێنم پیابوون ئەو خوێندکارانی کە با بڵین داوای بابەتی زۆرتر ئەکەن لای ئێمە داوای لێکیم بزانین لە چ پۆلێکە و زائیدەن ئەو بابەتانی کە ئێمە بووی ئامادەکەین ئەکین بە ڤیدیۆ بۆتان پشتیان بەخۆی گەور و بەپێ بکات و بەپێی ماجال جا ئەم خوێندکارش ئەمڕۆم پێداویستیانی داوا کردبوو پێم خۆشە پیشانتان بەم لە نزیکەوانێ پێشم شتێک دوستیکەری لەمە داوا کردبوو ئەمەیان بۆ نووسینی ناوە دوودانی داوا کردبوو لەمە ناوی خۆی لەسەر ئەنووسێ بۆ نمونە با بڵین لەسەر ئەینووسێنە بە کتێبەکەیەوە ئەینووسێنە بە دەفتەرەکەیەوە لەسەری ناوی خۆی ئەنووسێت باشە بۆی لی ون نەبێ یا مەزەمە بێ ئەوانی کە مەزەمە بەکارێنن ئەتوان سوود لێمە ببینن باشە ئاینەشت لاستیکێک کە لە هەموو شتێک گرنگترا و ئەم جافە جوانەشی داوا کردبوو سری چای پشیلەکەمانکەن کە جوانە ئەم جافەشی داوا کردبوو باشە اینجا بە ئەم سێتەکەی لە پەمەی پێک ئەهات باشە ئەمە سێتەکەیەتی بەڵام دوای لە دوورۆ تۆ جان پێ پیشانتانێم ئەم ستیکەرانی داوا کردبوو هەچان من بە شتێکی زۆر ضروری نازانم بۆ پۆلی شەش بەڵام لێلایکیشەوە هەستەکەم دانێک لەمانە گرنگ بێت دوانی داوا کردبوو ئەمەش بوو لەم بابەتە باشە هەز ناکەم زۆر گرنگ بێت ینی زیاتر لە پۆل ناوەندیەوە زیاتر گرنگی بدرێ بەمانە بەڵام پۆلی شەشیش بۆچی بەکاری بهێنن بۆ نمونە بابەتێکی گرنگ هەبێ عینەشت لە ڤیدۆکانی پێشووترا تەفاسیلەکەی ماوە کە بابەتی شتێکی گرنگ هەیە پێناسەیەکە خاڵێکی گرنگە مامۆساڵێن پرسیارە گرنگە وریابن تۆ لەبری ئەوەی کە بە قەڵمەکە و دیاریکەی دوای بێرێکە لەکوان نووسیوتە و چ شتێک گرنگە ئەتوانی هەر ئەم ستیکەرانە ئەوکوا دانێک لەمانە لێ ئەکێتوانێ ئەم شازە لێ ناکەمەوە من ناکەمەوە دانێک لێ ئەکیتەوە ئەکی بە دەفتەرەکەتیان ئەکی بە کتێبەکەتەوە بۆی بزانیت چ شتێک گرنگە دەم دوو جۆری بەدڵ بووە داوای کردووە و ئەینە شرچی داوا کردووە ستیکینۆتێکی ئاوی داوا کردووە هەرچەنە دووبارە دواتر پێتانەڵم چ پێداویستی زۆر ضرورە پۆلی شەشی سەرەتایی پێبێت چ شتێکیش ضرور نییە باشە ئەمەش یەکێکە لەو شتانی کە ضرور نییە بۆ پۆلی شەشی سەرەتایی بەڕای من بەڵام ئیتر ئەم کە خۆی بەکاری بێنێ ئەوەشیان ئازادە دەڵان خۆی داوای کردووە بەڵام هەست ناکەم ئەمیان ضرور بێ مەگەر بڵێن وڵا بۆچی شتێک زیاتر بۆ پۆلی شەشی سەرەتایی زیاتر ئێوە ڕەنگە لەوانی زانستا پێویستان پێبێ بۆ دیاریکردنی وێنەکان چکە مایتۆکۆندریاتان هەیە نازام خانەتان هەیە چیتان هەیە ئەتوان ڕسمەکانی لەسەر دەرچێنەوە ئەوە لەسەر کتێبەکە دائنێ دوایی ئەتوانین بەجاف چی بکەین ڕسمێکی لەسەر دەرچێنی تاوانێ ڕسمی ئەو بۆ نەبابەتە ئەو وێنەیە باشە ئەمیان ئەتوان بۆ بەکاربینێ گنا شتێکی در بە خەیاڵمانە اینجا داوای ئەم دەستە جافەی کردبوو شەش دانەیە جافانە داوای ئەمەی کردبوو دوایە داوای حیبرێکی کردبوو ئەچەنە نازانم زۆر ضرور نیە پۆلی شەش و حیبر لاوانەشە ضرور بێ من نازانم بەڵام ئەوی کە بزانم ئۆکیج ئەگە جاف بەکاربێنیت زۆر جاف بەکاربێنی حیبرێ ئەوێ بەس هەستەکە مامۆستا هەنێ مامۆستا هەیە ناڵم زۆر جاف بەکاربێنی خاصەتەن کە لە قۆناغی سەرەتاییت زیاتر شتەکانتان بە سەری بابەتەکانتان بە جافە ئەوانی تر ئەبێ زۆر بە قەڵەم بنووسێن ئەگەر واش بێت ئەو کاتە ناتوان زۆر بڵین غەڵەت ناکەن تا بڵێ حیبرتان بووێ بەڵام بەرحەڵ ئێستا چیمان هەیە جاری کەوتام شان با ئەم لاستیکەتان شان بم ئەمە هەم لاستیکە هەم قەڵەم دایانە سیریکەن باشە دوای چیمان هەیە بەکینی دەرزی ئیتر ئەمەشی داوا کردبوو نازام ئەمیان چۆن بەکاری ئێهێنێ ڕاستەکەی بەڵام ئیتر نازام حەزی لە شێوەکەیەتی چ شتێک یا ببێ بەسێ لەگەڵ جانتا شتەکەیە بەرحەڵ داوای ئەوشی کردبوو چیترمان هەیە ئەم ستیکەمان هەیە ئەم ستیکانە زیاتر بۆ دەرسی هونەر پێویستان پێبێ بۆ نمونە لاپەڕۆشتەکان ئەنووسێنن بێکەوە جا سێش بیرمە لە پۆلی شەشی شەش نەبووم پێنجی سەرەتایی بووم مامۆستای هونەرمان لەسەر تەختەکە چی نووسی بە سەردان نووسراوە لەسەر ئەمە نەنووسراوە لەسەر تەختەکە نووسی ستیک وتی کێ بۆ مەخوێنێتەوە بێک دڵنی بەرز خوێنمەوە هەر حیان چوو دەم ستیک وەم زانی هەمووان بە کورسی ئەیڵین لە پۆلا ئەو بۆ خۆمتم نازانم تەلەبەکان خاڵیان ڕۆشت بچی بەرحەڵ ئیتر لەو کاتۆ بیر ناچێتەوەوانێ ئەو مامۆستای ستیکی زیاتر پێ ناسانم ئاین کە لە پۆلی پێنجی سەرەتایی پۆلی پێنجی سەرەتایی هەمنە دەمێکێ بەڵام لەم ساڵی چەند بوو 2010 بوو یانزە بوو نازانم گرنگ ئەوەیە ئەو کاتە ئەزانم زووتر بوو بەخۆ نازانم بەرحەڵ ئیتر لەو کاتۆ من چی بەکارێنم ئەم ستیکە جوانە زەردەکانیشی هەیە من زیاتر زەردەکانیشی بەکارێنم بەڵام ئیترمانم ناڵامەترن تۆزێ هەرچەنە خۆم شتیم دەڵانیش هەر بەکارهێنم بەڵام ئیتر بەعام من هەر لە پۆلی پێنجی سەرەتاییەوە بە زەردەکان هێناومە من خۆم جارێک زەردەکان تەواو نەبووە
بۆ نەگەر پێویستم بەدانێکی تر بێت و کاتیان بەگەدانی تر بەکاربێنم بەڵام بەرحاڵ نازان بۆ پۆلی شەش ئەو بۆچی شتێ بەکاری ئەهێنێ بەڵام وەکو پێم وتن زیاتر بۆ ئەوەی بۆ دەرسی هونەر سوودی لێ ئەبینن ئەگە دەرسی هونەرتان هەبێت لاپەڕۆشت بنووسێنن بێکەوە وێنە و شێت نازانم ئیتر جا من بیرما پێشم شتێک لە پۆلی شەشی پێنجی سەرەتایە بووم لە پۆلی شەشی حەزم لەو بابەتانە هەبوو لە دەرسی هونەرا چیمان دروستە کرد با بڵین ئەوە وەرەقێکی ئاوا مەهێنا هیچ دەفتەر وێنە ئەنجا بۆتە چیم لەسەر ئەکرد وڵی بۆ دەفتەر وێنەکە یەکەم جار ئەچم وێنەیەکم ئەکرد بۆ نەوێنەی زیاتر من بۆ فێرە بووم شاخێکمەکە لە پشتەوە شتێکە عامە لێرەش ئاوێکم دروستە کرد و کەشتێکم ئەخستە سەری باشە کەشتی لەناو ئاوەکەیە اینجا دوایی بۆ ڕەنکردنەکەی چین بەکارێنا بۆ ڕەنکردنەکەی ئەچوم وەرەقی تر گریمان بابڵین ئەمەیان وەرەقەیە باشە وەرەقی شین مەهێنا ڕەناوڕەن ئەهێنا جاری وا بوو لە جەری دەشتم لێ کردەوە ڕەناوڕەن بوو دوای بێت ڕەنگە شینەکەیم ئەهێنا و بچوو بچووکمە کرداوانە با مەقەست دوای ئەو ڕەنگانە باستیک بەمام چیمە کرد ئەم نووسان بە ینی چۆن بڵم لە بری ئەوەی من باجێک بەکاربێنم ئەو کاغەز و شتە بەکارێنا بۆ ڕەنکردنەکانی هیوادارم تێبگەن جا شتێکی زۆر جوان دەرەچوو دەی مامۆستا شتەکانمی لە پێشانگا شتەکانی مەکتەبادا ئەنام شتم کەم دروستەکە بۆ بابەتی وێنە زیاتر بابەتم حەزم لە بابەتی ئیشی دەست و هەنێ بابەتی تر بوو بەڵام وێنەکردن زۆر بەکەمی ئەم کرد بەڵام تر هەچێکم دروست کرداکەم و مامۆستا هەر دای ئەنا چکە زۆر بەدڵ ئەم کشتەکان ئینجاسە چیمان هەیە ئێستا تەرا ئەمە چێ مامۆستا ئەمەیان لە فێ بۆ کاتی خواردن لە کاتی برسێتیابی خۆن زۆر جوانە نا بەڕاستی ئەمیان چییە ئەمەیان سێلەفەکەمانکەن لە فەی فەلافل ئەمەیان ستیکەرە باشە بیرتانە ستیکەرێکی حەوسەدانی پیشانان حەوسە بوو یا 150 بوو لاپەڕەی ئەمەیان ئەم جارە لەناو ئەم چییە جۆن سیلیکن لەناو ئەم لە فەجوانایە باشە اینجا ئێستا ناڵم ئەتوان ئالیکەنەوە ستیکەری شتێکتان ویست لێکەنەوە خڕە ستیکەرەکانی ئاینتر هەموو چوارگۆشە بوو مەس ئەمانە خڕن باشە ئەمەش تار تازە بەمان هاتووە جاخۆن کاران زۆر جا تەلەباڵی مامۆستا ئەمە بچەنە ئێمە بەتەنیا شت نافرۆشین عادەتەن ئێمە بە سێت شت ئەفرۆشین چونکە بەتەنیا یعنی عادەتەن خۆتان ئەتوانن شتێک بێنن گریمان لە دوکانە شتێک بێ شتێکی تەنیاتان بووە ئەتوان دەستان بکەوێ بەس ئێمە ئیشەکەمان لێرەیە تەنها بەچیە بە سێتە کاڵژڵین سێت مەرج نیە تۆ دنیاشە داوا بکەیت ئێستا خوێندکار هەیە لای ئێمە سێ داواکە بۆ نەسێتەکە چی و چیە ئەمە داوا ئەکات بۆ نمونە بابڵین ئەمە داوا ئەکات جافەکە داوا ئەکات و بۆ نمونە ئەمە یا ئەم جافی ئێرە چوار بابەت لای ئێمە بێ بەسێت ئەتوانێت تۆ داوای شتکەی بەڵام لە خوار چواردانە ناتوانانی مەگەر بۆ بابەتێک گەورە بێسە بۆ نمونە دوای پانکەکە هەیە پیشانتانیان ئەگەر بێت لەگەڵ شتێکی ترا داوایکی تقریبا ئەوە شتوانی بڵێ ببێ بەسێت بەڵام بەعام ئەگەر پتێشت لای ئێمە داواکەن ئێمە شتەکانمان بەسێتە باشە ئیتر سێتەکانی شوکو پێم وتین لەسەر و چوار پاچە و دەست پێکە هەڵبەتە ئەگەر حەزبن سێتیشمان هەیە تر دە پاچێ سێتمان هەیە 20 هەیە 50 هەیە 100 ئیتر بەدڵی خۆتانە سەمان نیە گەڵتاکەم بەڵام ئیتر تێبگەن بۆشمان زانی ئێستا چیترمان هەیە بە ئەم محفەزەتان شان بم ئەم محفەزەمان هەیە ئەمی داوا کرده بوو عینەشت دوو شوێنە لەم جۆرانە تەربە زۆری حەز لەیە هەمووی داوای ئەم جۆراکات زیاتر ڕەنگی مۆر و پەمەیەکی تەلەبە داوایەکە هەمووش پشتەکەیەتی اینجا لێ اینجا حەز ناکەم ناوەکی ئیسفنجی تایە حەز ناکەم ئیسفنجەکەی دەربێنم ئەوە شێوەکەی باشە دوایەوە چیمان هەیە ئەم هایلایتانەشی داوا کردبوو باشە دوایەوە ئایفۆنێکی داوا کردبوو هەمەستا ئایفۆن و پۆلی شەشی سەرەتایی بەڵێ بەڵام ئەم ئایفۆنە چۆنە باشە ئەم حاسیبە جوانی داوا کرده بوو یعنی ئەم ئایفۆنە حاسیبەیە خۆی ئەوەی لێ ئەکیتوانێ ئەها چۆنە بەڵام ئێمە لێ ناکەینەوە چاوەڕێکی خۆی لێ کاتەوە ئەم زەرفەی دیسان داخرایەوە بۆچی پێشتر داوای حاسیبەیەکی کرد پەمەیی بوو بۆ سەرجانتاکانی حاسیبەمان هەیە پەمەیە بەڵام پێمانوت ئەو حاسیبانە عیلمین تۆ بۆچی بەکاری ئەهێنی بۆچی هەم زیاتر پارەشە لەسەر بکەوێت کانە تۆ زەگرانتریشی نەچام حاسیبانەیە وتمان حاسیبەی داواکە کە بۆش پۆلی شەشی سەرەتایی بگونجێ یعنی ئێمە ڕاست حاسیبەکانی تر ناڵم هەم گرانتر بوون هەم بابەتی زیاتری تایە یعنی زیاتر پۆلی 11 سوودی لێ ببینن بەڵام ئەم پۆلی تقریبا 9 لاوانە سوودی لێ ببینێ بەڵام ئەم جۆرە حاسیبانە
هەم شتێکی کیوتانەیە هەم نازانم چۆن بڵم جوانە هەم چیشە شوێنیش ئەوە ناگرێ هەم ئەمە خۆی ساعتە بەس نازانم ساعتێکی چۆن چاکی ساعتی غەڵەتە هەم نووسراوی 11 دقیقە و ساعتێکی کەمە بێتەوە بەس نازانم ساعتێکی لەکوێ چاکرێ ڕاستەکەی بەڵام بەرحاڵ ئەمە شتێکە ناڵم خوێندکاری سەرەتایی بە ئامەتوانی ئەم حاسیبانە سوودی لێ ببینێت با بخێنە سەری نه ئەمە ئاکەی بۆ نمونە کەڕەتی 66 یەکسانە باشە اینجا وەکوتم ئەم حاسیبانە خوێندکاری پۆلی سەرەتایی ئەتوانێت سوودی لێ ببینێ پۆلی 7 و 8 و تقریبا 9 عینەشت لەم شێوازە توان سوودی لێ ببینن پێداویستەکانتان تەواوکە هی خوێندنتان هی ماتماتیک بیرکاری باشە ئەوشمان زانی دوا چیمان هەیە داوای ئەمەی کردبوو بەس وەکو نمونە لامان نییە هەڵبچڕابێت ئەمە حەزم کرد هەر لە ناو کاغزەکە بێت ئەمەیان بۆ چێ مامۆستا ئەمەیان بۆ ئەوەیە کە لەسەر ئەوە مێز دای بنی باشە یاشتی بخیتە سەر لێرەیە یان لێرە یاشتی خیتە سەر باشە یان ئەمانی کە ئەکەیتوانێت لاستیکی تێەکەی ئەمە پانێکێتی لاستیکی تێیەکی قەڵەم دیانی تێیەکی هایلایتی تێیەکی ستیکەری تێیەکی چ زانم ئەم بابەتانی تێەکەیت ئیتر هەر خوێندکار و بۆ شتێ بەکاری ئەهێنێ ئیتر بە ئامەتوانی بۆ شتانە بەکاری بێنی داوای ئەمەی کردبوو بۆ سێتی سەر بڵێی مێزەکەی ئێستا چیمان هەیە ئێستا پانکەکەمان هەیە ئەم پانکەی داوا کردبوو پانکێکی تۆزە گەورەیە پانکە بچووکەکان هەچەنە پانکە بچووکەکانمان داناوە بەسێ دەگەڵ جانتاکانە بەسم خوێندکارەوە مامۆستا حەزم لەم گەورانەیە پەمەیەکی زۆر زۆر جوانە هەمووی پەمەی ینی دانێکمان پیشانە پەمەی و ڕەنێکی تر بوتی نەمامزار حەزم لە پەمەیەکێتی ئۆکێ باداینێ تاقیکەینەوە جاما عینێشتەمە ستاندەکەیەتی ئەتوانی ئەو بەکاری بێنی ئەتوانی ئەوش بەکاری بێنی ئەمە دەرەجەی یەکەمێتی ئەوش دەرەجەی دووهەمی سێ دەرەجەی هەیە ئەمجای دوودانێ ئەمە سێهەمی دەرەجەی جزء قبارەکەی گەورەترە لە چاوانێترا جاسە با بکوژێنینەوە ئۆکەی ئەمەش چی بوو ئەمەش پانکەکە بوو ئێستا چیترمان هەیە ئەمە خێنە ئەملا ئێستا لە کۆتای جانتاکەمان هەیە باشە اینجا با جانتاکەشتانە پێش پیشاندان ئەوە جانتاکە با لە دووریش پیشانتان دەم بەم شێوازە اینجا ئێستا ئەزانم ئەتانە بزانن ئەم لە ئەولاکی چیتە ئەمانەیان بۆ ئاوی دەموشت ئەم گیرفانە بچووکەی تیایە ناتوان بیکەمەوە باشە اینجا ئەمەش ئەمەشت ئەگەر بتوانم بیکەمەوە توانیم ئەم گیرفانەشی هەیە مش گیرفانی سێهەمێتی باشە با بیکەمەوە ئەوەش نۆ جانتاکە اینجا ئەمەش ئاینەشت دائیمەن بە جانتانی ئێمە هێنی پشتەکەی شوێنێکی تری ئەتوانی بەداویستی تری تایبەتی خۆتی تێ بکەی اینجا ئەمە هەر مادەم پشتی تێکردین ئەمەش پشتەکەی بێت هێشتانە بەستەوە تااقەتم نەبووە ئەمە خۆدانی بەستن وایە تاو شتێکی وای نییە سەبادای خێنەوانێ ئەمەش کۆتایی بابەتەکان بوو لە کۆتای پیشانێکتان بەمەوە جاسە پێتانەڵم چ شتێک گرنگە و چ شتێک گرنگ نییە ڕەنگە ئێستا بڵێ مامۆستا ئێ ساعتی ئەویە ئەو بانقز ئاپشانم نیاو لە نزیکەوە چونکە ئەویان هەر هی خۆمە هیچ چەند ساڵ پێش ئێستەیە داوای لە بوونەکەم و ساعتەمان نییە ئەگەر هەر کەسە داوا بکە تەنها خۆم چەند ساڵە هەمە و هەر ئاو بۆ جوین دامناوە جا باوەڕکەن بەس بۆ جوین دامناوە خۆم بەکاری ناهێنمەوەکو و بەکار هاتن بۆچی چونکە تۆزێ ئیزعاج ئەخرێتە سەر ساعتەکەی قەی نابێت جاری وایە کارەبا ئەبڕێ کارەبا ئیشەکە کارەبا ئەوڕێ ساعتەکەی ئەوەستە لە شوێنی خۆیە باشە کە ساعتەکەی ئەوەستە یعنی گرمان من یخمە سەر ساعت 12 و ئێستا ساعت 12 5 دقیقە کارەبا بڕێن 5 دقیقە دوا ئەکەوێت یعنی گەروابێ هەر ساعتە نوێ بەس من ناڵم بۆ جوانی دامناوە ئەگەر نا بڕاژ ناکەم لاوانەمان بۆ بێت چونکە تعاملکردنی ناخۆشە بەڕاستی خۆم حەزم لێ نییە ئیتر نازانم بۆ ئێوە بەڵام ناڵم تەنها بۆ جوانی حەزم لێ بەرحاڵ ئەمە بابەتەکانمان بوو با بزانین چ شتێ زۆر زۆر لە هەموو شتێک گرنگتر و زەڕورترە بۆ پۆلی شەشی سەرەتایی بۆ پۆلی شەش چ شتێک گرنگە مەستا
ئەمە وتمان گرنگە لەمە دانێکتان با هەبێت بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان زۆر گرنگەکان طبعا لاستیک و شت يعني قەڵم و ئەم بابەتان لە هەموو شتێک گرنگترە قەڵم و قەڵەمدایان و لاستیک و ئەمانە گرنگە دەفتەر باشە دەفتەر بۆ وانەکانتان بۆ هەموو وانەکان دەفتەر دابنێن بەڵام هەوڵ بن دەفتەرەکەتان زۆر جوان بڕازێنەوە هەتا دەفتەر جوانتر بێ تەلبە زیاتر حەزەکە سعیتیا بکە يعني زیاتر حەزەکەی ئیمتیحان بێت چکە شتەکانە بە جوانی نووسیوە یەکێجێ نێشتووە هەمووی بەڕێ کوپێکی نووسیوە بەس تەلبە هەیە جاری وایە تەلبەکە زیرەکە بەس دەفتەرەکەی زۆر ناشرینە لە ئیمتیحانە دەرجەی خراپێنێ لاوانێ لە شتێ لە دەفتەرەکەی تێنەگا تاقەتی سعیکردنیتیان نەبێ ئێوە بۆچی وا بکەن هەر لە سەرەتای ساڵەوە هەوڵ بن دەفتەرەکانتان زۆر جوان بێ اینجا ئەم جافانە کە 6 دانەیە هەوڵ بن جافێکی ئاوا بکڕن بۆ دەفتەرەکانتان ئەگەر مامۆستا بێڵێ بەکاری بێنن بۆ سەری بابەتەکان لاوانێ بێڵن تەمان جافی ڕەناوڕەن بەکاربێن ئیتر شەشی بە یا دوانزەی بێ دەستێکی ئەوەتان با هەبێ جافت من ضرور نییە مەگەر بڵێ بۆ جوانی خۆ بیکڕی ئەگەنا جافێکی شین هەر ضرورە هەت بێ لاوانێ لە ئیمتیحانی 6ەکە بکەن 20ەکە بکەن مامۆستا بڵێ جاف ناوەکانتان بنووسن طبعا جافی سادی ئێوەنێک لاوانێم جافانی نەوێ ئەگەر ڕەشی تا بێ باشە بەس ئەگەریژنا ئەتوان لەم جافە شینانە ها شینە باوەکانی خۆمانە ئەوانەتان هەبێت باشە دوایەوە طبعا لاستیک ئەو پێم وتن ئەم دوو جۆر لاستیکی داوا کردووە بەڵام هەم ئەمە زیاتر ئەمە بۆ شێوەکی ئەویست لەگەڵ قەڵەمدانیشە شێوازە اینجا ناونووسین طبعا ئەمەش گرنگە تۆ بۆی کتێبەکە و ون نەکەی ئەتوانی هەم لەسەر کتێبەکە خۆ بنووسی شێ دروستکەی ئەتوانی ئەمانش بەکاربێنیت بۆی کە شتەکانە ون نەبێت ناشتەکانە ون نەبێت یانی کتێبەکە و اینجا وەکو پێم وتن ئەم ستیکانە ئەگەر ئێوانی هونەرتان هەیە سوودی لێ ئەبینین ئەگەوانی هونەرتان نیە بڕۆ ناکەم سوودێکی وای لێ ببینن نازانم ئێستا خیاڵم بۆ شتێکی تر ناچێت کە بڵم ئەتوان ئێوە بەکاری بێنن اینجا ئەم ستیکەرانش ستیکەر ئەتوانم بڵێم لە جۆرەکانی تر ئەگەر ئەمەش نەبێ با دەستێکتان هەر هەبێت لاانە شەکەم بەکاری بێنن بەڵام هەر بادانێکتان هەبێ ئەگەر حەز بکەن ئەگەر هەز ناکەم ستیکەر زۆر ضرور بە پۆلی شەشی سەرەتایی یا خوارد پۆلی شەش ترکە ئەڵم پۆلی شەشی سەرەتایی پۆلی 5 و 4 و ئەوانە شەگرێتەوە دوایەوە ئەم حیبرەمان هەیە حیبر هەستەکەم زیاتر لە قۆناغی ئامادەیە کە مامۆستا زیاتر ئێڵە جافوشت بەکاربێنن زیاتر پێویستان پێ بێ بەڵام بۆ پۆلی شەش بڕوا ناکەم من پێویستان پێ بێ کاتەمانەش هەر ضروری نین چ شتێکی تر هەندەسانی هەندەسە بەزگی شتێکی ضرورە ئەوە گومانیتیانە هایلایت ئەگەر یەک دانش بێ بیکڕن یەک دانش بێت هایلایت گرنگە بۆ پێناسیەکە خاڵێک شتێکی گرنگە مامۆستا و شتێکتان بیر نەچێت گرنگە مەسەلا ئەگەر ئەمانەتان نەبێت ئەوانش گرنگە هەتان بێ بەس ئەگەر ئەوتان نەبێت توانن لە بەرامبەرە با هایلایت شتەکە دیاری بکەن اینجا وەکو پێم وتن ئەمێکی نەپشوکانە ئەوانە ضرور نییە بۆ پۆلی شەشی سەرەتایی نازانم دوایەوە شوێنی قەڵەم ضرورە گرنگە هەت بێ ینی ئەگەر لەم هەر شێوەیەک بێ ئەمە بێ شێوەکانی تر بێت بابەتی ترمان زۆر هەیە شێوی تر هاتوو لە ناو بازاڕاتوان بیکڕن بەڵام گرنگکە دانێکتان هەبێ بۆ ئێوە قەڵم و لاستیک و دار و بەرتان کۆکاتەوە پانکەوە پانکە ضرور نییە تەنها مەگەر بڵێ بۆ جوانی هەت بێ یان خۆت حەسکی فێن کێ بێتەوە لە مەکتەبە ئەگەر مامۆستا بێڵێ بیبن زۆر مەکتەب هەیە ئەو شتانە قەدەغەیە بەڵام ئیتر خۆت حەسکی بۆ مەکتەب بێت توزان بۆ ناو ڕێگەی مەکتەب بێ دواتر لێ ئیدارە دایبنی ئیتر هەر کەسە و بە شێوازێک نازانم مامەلی لەگەڵاکە ئەگەر ئێوە مەکتەبەکەتان ئەهێڵێ ئۆکێ بەسەکە وەکو ضروری شتێکی ضرور نییە طبعا پانکە اینجا ئەوە طبعا جانتا بەبێ جانتاچی وە مەکتەب لە مشت گرنگترە کە بێ جانتا و پێبێت باشە خوێندکاران اینجا ئێستا وەکو پێم وتن ئەم ناوم چەند تێکناوە جام خوێندکارە داوای سەبەتوشتی نەکرد بوو تا بڵم شتەکانی بۆ کۆکێنەوە هەرچەند ناشرینە ئەم ناوە سەریکەن بەس ئیتر مەجبور خۆم تۆزە شتێکی لێ بکەم خوێندکاران اینجا داوام لێکەن مامۆستا ڤیدیۆمان بۆ بڵاوکڕە بۆ پۆلی 5 سەرەتایی شەشی سەرەتایی چۆن سعیکەین ئینشاڵڵا ئەوانەتان بۆ دا ئەنم خەمتان نەبێ بەڵام عینێشت لەوانەیە خوێندکار پرسیارم لێکە مامۆستا باشە پۆلی 5 سەرەتایی چی بێنین باشە من 4 سەرەتاییم با ئەم شتانی کە باسم کرد ئێوە شەگرێتەوانێ باشە پۆلی شەشی سەرەتایی 4 و 5 و 6 سەرەتایی ئەو شتانی کە ئێستا باسم کرد چی گرنگە چی گرنگ نییە ئێوە شەگرێتەوە طبعا وەکو پێم وتن دەفتەر و ئەو شتانە گرنگە هەچەنە من لێرە باسم نەکردووە دام نەماوە بەڵام دەفتەر و ئەو شتانە لە هەموو شتێک گرنگترە ئیتر وەکو پێم وتن جافە قەڵەمە قەڵەمدایانە لاستیکە ستیکەرێکی لەم شێوەی ناوەکو پێم وتن مەجنی ئاوا بێ لەفە بێ ئەلم سادانە چوارگۆشەکان هەیە دانێکتان هەبێ لەمەش دانێک بەدانە ئەفرۆشێت ینی لە بازار ئەتوان بەدانە بیکڕن بۆ نمونە
ئەو لاستیک تەمان وەکو پێم وتن گرنگە ئیتر شتەکانیت شوێنی قەڵم ئەگەر شوێنێکی قەڵمیاوتان دەستکەوت زۆر باشە تر محفەزە ئەم شتانە گرنگن بۆ مرحلەی ینی مەرحەلە بۆلی 4 و 5 و 6 ئیتر ئەمەش ئەو بابەتانە بوو حەزەکەن ڤیدیۆی داهاتووترمان بابەتی چ ڕەنگێ بێت جانتا چ بابەتێکی تر بێت و ئەگەر ئێوە پێداویستی شتێکتان ویست بۆ قوتابخانەوە ویستان بیکەن بەسێت ئەتوانین نامەمان بۆ بنێرن بۆ پیجی مۆم یا ئینستاگرام یان تەلەگرام و ڤایبەری مۆم ژمارەکانتان بۆ دائەنین ئینشاءالله و بەخواستی خۆتان سێتەکانتان بۆ دائەنین باشە وەکو ئەم خوێندکارە ئەزیزەم ڕسمی شتەکانتان بۆ ئەنێرین هەرچێکتان بەدڵ بێ ئەتوان بۆ نمونە ڕسمی ئەم محفەزەتان بۆ بنێرین دواتر خۆتان بڵێن چ ڕەنگێکی تر هەیە ئیتر بۆ شێوازە یا بۆ نەپانکەکان بڵێن ئەم بابەتانەمان هەیە شێوازانە خۆتان داوامان لێ بکەن کە چ شێوازێکی چ ڕەنگێکی تری هەیە بۆ نمونە هەنشتی تر هەیە بە ڕەنگە مەسەلە بڵێن لەمەم ئەوێ ڕەنگێکی جیاوازتر ئانی شت هەیە ڕەنگەکانی ئەگۆڕێت ئیتر ئەتوان خۆتان دواتر ناممان بۆ بنێرن هەرچێکتان ویست ئێمە لە خزمەتانەین ئەمیان تقریبا سێدی خۆی ئەم دوانە بێکەوە بوو سێتی 18 پارچەیە بوو هەموو ئەم سێتا بۆ ئەم خوێندکارە ئەزیزان نرخی 49,000 دینار بوو باشە تەوان سێتەکان بەجیا ئەگەر بێت و بەجیا داوای شتێ بکرێت نرخەکان زۆر گران ئەکەوێت لەسەری هەم لە بازار ئەگەر بە بازار لە بازارە بەجیا ئەم شتانە بکردرێت هەم لە پیجەکەی خۆمانە بە تەنیاشت بفرۆشێت گران ئەکەوێت لە سەرتان بۆیە ئێمە پێشنیار ناکەین هیچ خوێندکارێک بە تەنیاشتمان لا بکڕێ چونکە ئێمە شتەکانمان دیاریکرا و شتەکانمان سێتە وەکو پێشموتن کە دیاریکراوە بستم ئەو نیە خۆمان ئیلا شتێکیان بۆ دابنین خۆتان سێت هەڵەبژێرن ڕسمەکان ئێستا ئاوا دیارە خوێندکار هێواڵە مامۆستا لە ڤیدیۆکە تا فڵانشتم بینی ئەو فڵانشت و فڵانشت و فڵانشتمەوە بۆ شێوازە خۆی سێتێکی خۆی دروستەکە ئێوە شەتوانن بۆ شێوازە داوایکن ئەگەر نا بە تەنها داوای لێبوور نەکەین ناڵین کاڵەکان گران ئەکەوێت لەبەرەوە بە تەنها ئێمە شت نافرۆشین مەگە شتێک تۆزە گەورەتر بە حەجمەکەی بتوانین بە تەنیا بیفرۆشین اینجا چیتر اینجا ئێستا هیچم نەماوە سێسە ئەو مێزەش برزەکەن هیچم نەماوە تەنایی وای سەکەوتنان بۆ خوازم هیوادارم ئینشەڵڵا ساڵێکی پڕخۆش و شادی و کامەرانی بەسەر بن لە پۆلی شەشا لە پۆلی هەموو قۆناغەکانی تری سەرەتایی و ناوەندی و ئامادەیشە ئیتر ناڵم هیچم نەماوە ئەگەر ئێوە پرسیارە شتێکتان هەبێت ئەتوانن لە کۆمنت لەمام بکەن و ئینشاءڵڵا بە پیکات و بەپێی مەجال هەڵێم وەڵامی کۆمنتەکان بەمەوانێ هەرچەندە گلەیم لێ مەکەن تۆزی لە وەڵامدانی کۆمنتا خاوم چونکە بەڕاستی زۆر مەجالم نییە بەڵام ئیتر ناڵم هەر کاتێک پرسیارە شتێکی زەڕۆر ببینم گرنگ بێت پشتیوان بەخۆی گەورە هەڵم جوابتان بەمەوە باشە خوێندکاران کاتە ئێستا شاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیە هەتا ڤیدیۆی داهاتووتر بەخۆی گەورەتان سپێرم خواتان لەگەڵ بێ